بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاتان لێبێ جەماعەت لێرە باسی شرینگ دەکەم تاوان شرینگ بە مانای چیت بچووکردنەوە باشە عکسی چییە؟ عکسی دەبڵکردنە باشە دەبڵکردن ناوی بەخۆیت یانی گەورەکردنی ئەڕێگە ئێستا لێرە داینامیک ئەرەیەکمان تعریف کردووە باشە طبعا ئەمانە ئەبێ بزانن بەعام و ئێستا لێرە میثۆدی ئادمان هەیە باشە لە ئادەکەی ئاڵێ چی ئەڵێ ئەگەر فول بوو ئەڕێیەکەم ئەو ئیسفولە چیە ئیسفولەکە لێرەیە ئەوە تا بولیەنێکە ئیگەڕێنێتەوە ئەڵێ ئەگەر سایز و کاپاسیتیەکەم فول بوو ئەو کاتە چی بکە تروم بۆ بگەڕێنەرەوە ئەوە تا ئێستا لێرە ئەگەر ترو بوو ئەگەر فول بوو ئەو کاتە ترووە گەڕێنێتەوە و کە تووشی گەڕاندەوە ئەمە چییە ئەمە ڕەنەبێ بەم شێوەیە باشە ئەمە ڕەنەبێ یعنی چی یعنی ئەگەر سایز و کاپاسیتیەکەم گەورە باڵین یەکسان بوون یعنی ئەڕێیەکەم فول بوو ئەو کاتە دەبلی کە ئەڕێیەکە بەم شێوەیە دەبڵەکرێ ئەمە شتێکی زۆر ئاسانامیان باشە ئەوەی کە زۆر فۆکەسم لەسەرەتی ئەم شرینکەیە تاوان دوای کە دەبلیشکرا چیەکەیت ئەو ئێلمنتە ئەخەیتە ناوی کە ئەتەوێت زیاد ببێت باشە لە ناو ئەڕێگەیە ئەم شرینگەکەی بەکارێنین ئەم شرینگە تاوان چۆنچۆنی بەکارێنین لە ناو ئەم کلاسەیە خۆی بەکاری نانی لە ناو مینەکەیە بەکارێنی باشە سەیریکە ئێستا من لێرە چیم کردووە یەکەم جار تعریفێکی ئەو داینامیک ئەرێم کردو و کاپاسیتیەکەشیم پێیەوە 15 باشە ها لێرەیە 15 پێیەوە ئۆکەی چەند ئێلیمنتم تیا داخل کردووە 4 دانە 1 2 3 4 باشە وتومە پرنتیان بکە ئەنووسێ 1 2 3 4 لەگەڵ سفرەکانی تریشە ئەگەر هەبێت دوای وتومە چی وتومە شرینکی کە عزیەت نەبێ ئەو ئەڕێم بۆ شرینککە ئەمەیە ئەم میثۆدەیە بانگم کردووە باشە بێ پابلیک بێ ئەمە تەمان تا بتوانی لێرە ئەکسێسی بکەیت باشە دوایەوەی کە شرینکم کرد ئەڵێم چی ئەڵێم زەحمەت نەبێ ئەوار بۆ جوانکاری ئەمەیان زەحمەت نەبێ ئێستا بۆم پرینتکەرەوە دوایەوەی کە شرینکم کردووە باشە ئەمار بۆ جوانکاری ئەمەیان ئەمەش شتی ترە کە لە ئێستا گرنگی پێنایم و وابزان وازەحە گەر بیشی خوێندنەوە ئەڵێ ئایا ئەڕێیەکە ئەمپتیە لێرە پێتەڵێکە ئەمپتیە یاننا ئەمە میثۆدەکە لێرەیە ئەمە فانکشنێکە میثۆدێکە ئەڵێ ڕیتەرنی چی بکە ئەگەر سایزەکەم کۆمپێری بکە یان بەراوردی بکە بە سفر ئەگەر سایزەکە سفر بوو ئەو کاتە ترو بکە و ئەو ترووە ڕیتەرن بکەرەوە ئەگەر وانە بوو فۆلس بوو فۆلس ڕیتەرنکە باشە بۆ شێوێ لێرە ئاڵێ فۆلس یان ترو جارێ من چی یەکەم ئەمە واز لێهێنم باشە ئەوەی کە گرنگی پێم تەنها شرینکەکەی لە ئێستاە ئێستا گەر ڕەنی بکەم چیم بوو یانێ سیرکە تەمان لێرە 15 جێم بۆ ئەهێنێ چەندی پڕکراوەتەوە 4 دانە لەبەری 4 ئەلیمنتم پێیاوە وتومە چی وتومە شرینکیگە شرینکی نەکردو بۆ لەبەری ئەگەر ئێستا لێرە ئەمە ئاواهی لێ بکەم ئێستا بێ شرینکی کردبێت نەی کردووە یەک دقە وابزان بێ پڕی کەیتەوە یان نە کەمی کەیتەوە عەفو ئەگە بۆ من ئەمە کەمکەمەوە باشە بەو شێوەیە گەر یەک جایتر کەمی بکەمەوە بەو شێوەیە ئیتر تا ئەچێتە یەک ئەوە شرینککردنە باشە با بزانین ئەمە چۆنی ئیشەکات ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو بچین بە دوایە بابینە سەر ئێرە من لێرە تەبان کۆمنتێ بکەمەوە بۆی ئالێرە هاشتەکان هەمی بنووسین بەیەکەوە باشە باش ئێستا ئەڵێ چی ئەڵێ سایز ئەگە بچووکتر و یەکسان بوو بە کاپاسیتی دابەشی 4 پێش هەموو شتێ کاپاسیتی چەنە لەم حاڵەتەیە جارە من ئەمە واز لێبێن هیچ دەستکاری ناکەم هەر باوکو خۆی بێ باشە حساب کە لە ئیمتیحانە هاتۆتەوە ئەڵێ ئاوتپوتەکەی چییە باشە وا حساب کە لە نەزەریە هاتۆتەوە ئامە ئەڵێ ئاوتپوتەکەی چییە من 15 پێیاوە کاپاسیتیەکەی باشە 15کەیەتە ئێرە کە هاتە ئێرە چیەکە ئەڵێ this capacity یەکسانە بە dynamic array باش کاپاسیتیەکەیەتە ئێرە ئەبێتە کاپاسیتی تازەی ئەو ئەڕێی کە ئێمە بەتەماین ئیشی لەسەر بکەین دوای ئەوە ئەڵێ ئەم کاپاسیتیە یعنی ئەمە زەحمەت نەبێ ئەساینی بکە بەم شتە تازەی ئێستا باشە ئەوە چۆن ناو ئێرەوە 15 ئۆکەی اینجا لێرە ئەڵێ چی ئەڵێ 15 دابەشی 4 باشە 15 دابەشی 4 چەنەکە 15 دابەشی 4 کاتە 3.7
75 باشە سەلێرەیە کەپاسیتی دابەشی 4 ئەکاتە 3.75 باشە کە کردیە 3.75 ئەی سایزەکە چەنە سایزەکەمان 1 2 3 4 باشە 4 دانێ ئێ4 بچووکتر و یەکسانە لە 3.75 نەخێر کاتە ئەمە هیچی ئیش ناکە یعنی ئێستا گە ڕەنیکەم چی هێنێت 15 جێ ئەهێنێت چەنی پڕکراوەتەوە 4 دانە بابزین وایە بەو شێوەیە شرینکی نەکرد لەبەرەی ئیفەکە ئیش ناکات باشە ئێگە من ئێستا سایزەکە کەمکەمەوە کردم بە 3 دانە باشە ئێستا لێرە کاپاسیتەکەمان هەروکو خۆیەتی ئەڵێ سایزەکەی چەنە تەبان 3 باشە بەچی ئازانم 3 ئێستا ئینیشیاڵەکەی سفرە باشە بەڵام کاتێک کە تۆ ئادیەکەی ئەها لێرەیە کە ئادیەکەی ئەڵێ سایزەکەم بۆ پلس پلسکە ئینکریمنتکە ئێستا لێرەیە سایزەکە دەستکاری کراوە بۆ بە 3 باشە 3 بچووکتر و یەکسانە لە 3.75 بەدڵنیاییەوە کەواتەیەتە ئێرە باشە ئێستا ئەڵێ چی ئەڵێ ئەڕێیکی تازم بۆ دروستکە باشە بەم شێوەیە سایزەکەی چی بێت سایزەکەی ئەم سایزی ئێستا بێت ئەمە باشە سایزەکەمان چەنە 3 وانە 3 لەبەری 3 ئلیمنتی تایە چکە سایز و کاپاسیتی جیاوازەوە بێ خۆتان بیزان ئینجا فۆرلوپێکمان هەیە لێرە باشە فۆرلوپەکە چییە ئەڵێ ئیتریت کە بەناو سفر هەتا سایز باشە هەتا سایز ئەمە ئاگادارون ئاواهی بۆ نەکەن هەر ئاواهی یعنی با تەنها نیشانی بچووکتری تیابێ ئێستا ئەمە چەند و چەند ڕانە بێ ئەبێتە سفر بۆ چەند بۆ دوو کەواتە چەند جار ڕانە بێ 1 2 3 وانە سفر 1 2 ئەکاتە 1 2 3 3 جار ڕانە بێ یعنی باشە ئەڵێ نیو ئەڕێی یعنی ئەم ئەڕێی ئێستا کە تاز دروستم کردووە باشە کە چەند شوێنی بۆ دابین کراوە 3 شوێنی بۆ دابین کراوە ئەڵێ زەحمەت نەبێت لە هی سفرە باڵێن لەی سفرە لە ئیتریتی سفرە ئەڵێ لە شوێنی سفرە لە ئیندێکسی سفرە ئەم داینامیک ئەڕێم بۆ دابنێمەی ئێستا داینامیک ئەڕێیەکەم بۆ بێنەرەوە ئەمەی خۆمان ئەسڵەکە باشە ئیندێکسی سفری بخەرە ناو ئیندێکسی سفری ئێرە بیخەرە ناو تازەگە باشە بە هەمان شێوە بۆ 1 و 2 بەو شێوەیە ئەڕوات باشە تا پڕەبێتەوە ئەو نیو ئەڕێ دوایەوە لە لوپەکە دەرەچێت کە لە لوپەکە دەرچوو کۆتایی هاو لە دووەمە ئیتر دوایەکە بوو بە 3 و 3 تەبعاً ئالێرە 3 بچووکتر نییە لە 3 ئەو کاتە فۆڵسە بێ و ئیتر لە لوپەکە چێتە دەر لێرە چیەکە کاپاسیتیەکە یعنی ئەمی ئێرە ئەمە ئەڵێ بیکە بە چەند بیکە بە سایز یعنی ڕێک شرینکی بکە ئەمەیە خۆی فکرەکە باشە دوایەوەی کە کاپاسیتی ئەڕێیەکە ئەسڵەکە یعنی کردی بە سایزەکەی ئێستا کە 3 یعنی بچووکی کەرەوە سفرەکان هەر لابە ئەو کاتاڵێت چێڵێت داینامیک ئەڕێیەکە یعنی ئەسڵەکە بێنە ئەمە باشە یەکسانیکە بەم تازەی ئێستا بۆی دوای ئەگەر ئیشم لەسەری کرد یعنی لە دوای ئەم شرینک سایزە ئیشم لەسەری کرد دووبارە ئەڕێیەکە ئەو ئەڕێم بۆ بهێنێ کە شرینک کراوە یعنی نیو ئەڕێیەکە حساب کات خستومەتە ناو داینامیک ئەڕێیەکەوە ئیتر وابزانم زۆر وازحە خۆشتان بیکەن زۆر ئاسانە ها ئیتر 15 داخل بکەن لەگەڵ 3 ژمارە بڵێن 4 5 6 بەو شێوەیە تاقیکەنەوە یاری لەگەڵا بکەن زۆر داخلیکەن ئەمانە تا خواری خوارەوەی تو بزان چی ڕوئێ هەنگاو بە هەنگاو ئاوا وەرن لەگەڵیا تا بەو شێوەی لێ ئەنجا لە نەزەری شەش شتێکم بیرە زۆریش بیرم نییە ڕاستیەکەی نووسرا بوو ئینت سایز 1 بەخۆ نازانم شتێکی ئاهی بوو ئەنجا کاپاسیتی بووم نە کاپیەک کاپاسیتی باشە ئێستا لێرە ئەمەی کردبوو بە کاپیەک باشە ئێستا ئەمە لێرەیە لەم حاڵەتەیە تۆ ئەڵێ چی ئەڵێ کاپیەک دابەشی 4 باشە کاپیەک دابەشی 4 ئەمە کاتە چەند کاپیەک دابەشی 4 کاپاسیتی خۆی چەنە خۆی تەبان ئینتیجەرە یەک دقت خوا ئەمە خۆی 15 دابەشی نەعەفۆن ئەمە ئاواهی نەبوو ویستم بڵێم لە شوێنێکە لەم شوێنانە
یەکسانە بم ئاواهی بوو کاپ یەکسانە بە شتێکی وا بوو زەنێکی ئینتیجەر بوو باشە زۆر بیرم نایە کۆدەکە بەڕاستی ئینتیجەر بوو تۆ سێریگە لێرەیە من کە کاپاستی دابەشی چوارم کردووە کاتە 3.75 باشە بەڵام ئەو بە ئینتیجەر پێیابووی لە شوێنێکە لەم چواردەورەیە شتێکی تعریف کردو ئینتیجەرێک کە کاتێ ئەم ئۆپەرێشنە جێبەجێ کرد ئەو کاتە ئەبوو بنووسی سێ لە نەزەریە ئەمە باسی نەزەریەکەم وی کە وتبووی ئاوتوتەکەی چەنە ئەبوو بتنووسیایە سێ نەک 3.2 شتانە چکە خۆتان نەزان ئینتیجەر پوینت وەرناگرێت باشە بەڵام لەم حاڵەتەیە کێشەی نیە ئەمە پوینت وەرەگرێت لێرەیە چکە تۆ نەو خسرەتە ناو ئینتیجەرێکی تایبەتەوە ئالێریا لە ناوکەوانەکە تری وادارم ڕوون بە ئینشاء الله هەر پرسیارێکتان هەبوو لە خزمەتانە سەرکەوتوو بن ئینشاء الله